بە گوێرەی ئەو راپۆرتە ڕۆژنامەوانیانەی لەسەر سەرۆت و سامانی کەسایەتیەکان و کۆمپانیاکان بڵاو دەکرێنەوە، لە ئێستادا داهات و سامانی دارایی جێف بیزۆس بەڕێوەبەری کۆمپانیای ئەمازۆن بۆ بازاڕیکردن 200 ملیار دۆلاری تێپەڕاندووە و بۆتە دەوڵەمەندترین کەسایەتی جیهان. لەو چوارچێوەیەشدا بەهای پشکەکانی ئەمازۆن لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاستی پێوانەی نوێیان تۆمار کردووە و بەهای فرۆشی بازاڕی کۆمپانیای ئەمازۆنیش گەیشتۆتە تریلیۆنێک و 700 میلیۆن دۆلار، بەوەش لە پاش کۆمپانیای ئەپڵەوە بە دووەم گرانبەهاترین کۆمپانیای لە ئەمریکادا دەنرێت. هەر لەو چوارچێوەیەدا دیاریکەری بلۆمبێرگ بۆ سەرۆت و سامانی کەسانی میلیاردیەری جیهان ئەوەی خستۆتە ڕوو کە داهات و سامانی دارایی جێف بیزۆس بەڕێوەبەری کۆمپانیای ئەمازۆن گەیشتۆتە 202 میلیارد دۆلار و بەوەش پێش بیل گیتس خاوەنی کۆمپانیای مایکرۆسۆفت کەوتووە کە سەرۆت و سامانەکەی بە 78 میلیارد دۆلار دەخەمڵێنرێت. هەروەها لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەهای پشکەکانی کۆمپانیای ئەمازۆن بە ڕێژەی 157 بەرز بوونەتەوە و بە تەنهاش لە مانگەدا بەرزبوونەوەی بەهای پشکەکان 106 تێپەڕاندووە. ئەوەش بۆ مانایە دێت لە ماوەی چەند ساڵێکی کەمدا بازرگانی ئەلکترۆنی لە ئەمریکا ڕووی هەڵکشان کردووە. هاوکات بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە سود و قازانجێکی زۆر بۆ کۆمپانیای ئەمازۆن شکاوەتەوە، بەتایبەت پاش ئەوەی بەهۆی ڕێکارەکانی قەدەغەی هاتوچۆوە بواری بازرگانی ئەلکترۆنی و گەیاندن بە شێوەی ئۆنلاین زۆر زیاتر گەشەی کردووە و هاوڵاتیانیش بۆ خۆپارێزی لەو پەتایە و دوورکەوتنەوە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە زۆری ڕویان لەو بازارە ئەلکترۆنیە کردووە. هەروەک لە چارەکی دووەمی ئەم ساڵدا بەهای داهاتە داراییەکانی کۆمپانیای ئەمازۆن گەیشتۆتە زیاتر لە 88 میلیارد و 990 میلیۆن دۆلار کە ئەوەش زۆر لە ئاستی پێشبینیەکان زیاترە. ئەمە وێڕای ئەو خەرجیانەی کۆمپانیاکە لە بواری وەبەرهێنانەکانی پەیوەست بە ڕووبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا تەرخانی کردبوون. دەستنیشانکردنی بزۆسی بەڕێوەبەری کۆمپانیای ئەمازۆن بە دەوڵەمەندترین کەسی جیهان لە کاتێکدایە کە لەم چەند ساڵی دواییدا بەهای پشکەکانی کۆمپانیاکەی بە ئاستێکی زۆر ڕووی لە بەرزبوونەوە کردووە و ساڵی 2018 بەهای سامانەداراییەکەی بە 150 میلیارد دۆلار خەمڵێنرا بوو. بۆ یەکەم جاریش لە ساڵی 2017دا توانی ناسناوی یەکەم کەسی دەوڵەمەندی جیهان بۆ خۆی ببات. چاودێرانیش ئاماژە بۆ ئەوە دەکەن کە زۆر لەمێژ دەبوو سەرۆت و سامانی دارایی بیزۆس بڕی 200 میلیارد دۆلار تێپەڕێنێت ئەگەر بابەتی جابوونەوەکەی لە ماکینزی هاوسەی نەهاتایەتە پێش. بەو پێیی لە جابوونەوەکەیاندا پشکی 105 لە کۆمپانیای ئەمازۆندا بۆ خۆی برد کە ئەو کاتباکەی دەیکردە 37 میلیارد دۆلار. بەڵام بە تێپەڕبوونی کات و گەشەکردنی زیاتری کۆمپانیای ئەمازۆن ئێستا بەهای ئەو سامانەدارایی هاوسەرەکەی پێشووی بردوەتی گەیشتۆتە 66 میلیارد دۆلار.